بانی باش هەکار بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ ئێمەی کوردستانیان. ئەمڕۆ ساڵڕۆژی ڕاپەڕینە مەزنەکەی کوردستانە. کوردستان ئەم ڕۆژە لەم ڕۆژەدا ڕاپەڕین واتە سنبولی ڕەتکردنەوەی داگیرکاریە. هەرگیز کورد قبوڵی نەکردو و نایکات لە ژێر داگیرکاریدا بژی. بۆیە ئەم ڕۆژە مەزنە ساڵڕۆژی دەستپێکردنی ئەو یادە مەزنێ ڕاپەڕینی جەماوەری کوردستان. بەڵام ئەم ڕاپەڕینە گەورە و ئەم سنبولە گەورەیە لەکوێوە دەستی پێکرد؟ لە ڕانیە، لە ڕانیەی ڕەنگینەوە دەستی پێکرد، هەر بۆیە ناونرا دەروازەی ڕاپەڕین و ئێمە ژەمڕۆ لە ڕاپەڕینین. سڵاوتان لەبێ ئازیزان، لە پارکی دەروازە لە بەردەم مۆنومنتی ڕاپەڕین و پێشمەرگە ئێمە وەستاوین خەریکین ئەمڕۆی بیانی 24 لە ڕۆژێکی گرنگ لە شاری ڕانیە دەست پێ دەکەین. ئەگەرچی مێژووی خەبات و قوربانیدانی پێشمەرگە و کوردستانیان بەگشتی مێژووکی دوور و درێژی هەیە، بەڵام 33 ساڵ لەمەوبەر خەڵکەکە بەگشتی بە یارمەتی پێشمەرگە و بە یارمەتی ئەو حزبانی خەریکی خەبات بوون توانیان ڕاپەڕینێکی سەرتاسەری لە ڕانیەوە کە زەنگەکەی لێدرا دەست پێ بکەن و لەم ڕۆژەوە جاری ئازادیاندا. ئێمە لەگەڵتانین ئەمڕۆ تایبەت دەبێ بە ساڵیادی ڕاپەڕین کە 33 ساڵ بەسەر ئەم یادە مەزنە تێپەڕیوە و هەوڵ دەدەین باس لە بەشێک لەو ڕووداوانە بکەین کە لە ڕاپەڕین ڕوویداوە. ئەگەرچی خۆی هاژە بڕیار بوو هەفتی مانگ ڕاپەڕینەکە بکرێت، بڕیارەکە بەم شێوازە دانرا بوو، بەڵام لە 5 مانگ ڕاپەڕین دەستی پێکرد، لە ڕانیە دەستی پێکرد کاتژمێر 9 تاوەکو کاتژمێر 3 خولەک هەموو ڕانیە بە تەواوی کۆنتترۆل کرا لەلایەن خەڵکەکەوە. بەڵێ ئەو کات هەر سەر لە بەیانی کە خەڵکی ڕانیە دەستیان کرد بە شۆڕژگێڕان و دەستیان کرد بە دەرکردنی ڕژێمی بەعسیە و کات لە ناوچەکەیان ئیدی بووە دەستپێکی شۆڕشێکی گەورە و قۆناغ و هەنگاوێکی گەورە بۆ میلەتەکەمان، بۆ کوردستانیان و دواتر بڵێسەی ئەم ڕاپەڕینە هەموو کوردستانی گرتەوە و ئەو کات بووە هەوێنی ئەو ئازادی ئێستا کە ئێمە ئێستا لێرەدا وەستاوین، بەڵام ئەو کاتیش بە خوێنی شەهیدانی ئەو کات، بە خوێنی شەهیدان و پێشمەرگەی ئەو کاتە توانرا و ئازادیە بخوڵقێنن کە ئێستا ئێمەی تێداین لە هەموو ناوچەکانی کوردستان کە ئەتوانین بە ئازادانە باسی و سەردەمە بکەینەوە. بۆ ئێمە بە گرنگمانزانی کە ئەمڕۆ بە تایبەت لە شوێنێکی ئاوا مەزن، لە شوێنێکی ئاوا گەورە بەرنمەکە پێشکەشی ئێوە بکەین و تەواوی بەرنمەکەش تایبەت بکەین بەو ڕۆژە مەزنە بە یادی ڕاپەڕینی کوردستان. جا کوردستانیان لەوەتەی هەن خەریکن دەیانەوێ ئەو مافەی کە هەیەە بە تەواوی وەری بگرن، وەکو نەتەوەیەک سەرەتا لە عێراق دەیانویست مافی خۆیان وەربگرن، ئەگەرچی کوردستانی بوون لە هەوڵدان بەردەوام بوون بۆی کە شوێنێکی جوگرافی زمانی تایبەت بەخۆی و ئاڵای تایبەت بەخۆی هەبێت هەمووی هێنا و دوجاریش بەرگەی ئەو زوڵم و ستەم و نادادیەی نەگرت کە ڕوبەڕووی کوردستانیان دەکرایەوە. پێشمەرگە بە یارمەتی خەڵکەکە لە ناو شار هەوڵیاندا و هەوڵەکەشیان جێبەجێ بوو، توانیان ئەم زوڵم و زۆرداری و داگیرکاریە بوەستێن و بە کۆتا بێنن. ئێمە ئەمڕۆ لەسەر ڕاپەڕین قسە دەکەین، بەڵام هاژە بۆ گۆشەیەکی دیکەی ئەم شارە بڕۆین لەگەڵ پەیامنێرمان ئاراس ئەمین قسە بکەین. زۆر باشە. جا هاوکارمان ئاراس ئەمین وەک هەمیشە کارەکانی لە ناوجەرگەی ڕانیە و لە ناو خەڵکەوە خوڵقاوە، جا کاری زۆر جوان پەیوەندی کۆمەڵایەتێکی جوانیشی هەیە لەگەڵ دانیشتوانی ڕانیە و هەموو دەوروبەریشی. ئێستا با بزانین ئاراس لەکوێی ڕانیەیە و لەگەڵ کێ دەدوێت زانیاری زیاترمان پێ بدات. ساڵ بەر لە ئەمڕۆ دەستپێکی ڕاپەڕین دەکرێت بڵێم لێرە لە بەردەم مزگەوتی ناجێخان و لە بەردەم مزگەوتی ڕانیەکرا هەردوو مزگەوتەکە مزگەوتی ناجێخان و مزگەوتی ڕانیەش ئەو کار لەبەرەوەی هیچ موسسەیەکی حکومی هیچ دام و دەستگایەکی حکومی نەما بوو. لێرەوە سەرپەرشتی ڕاپەڕینەکە دەکرا و لێرەوە یەکەم تەقی ڕاپەڕینکە بەر لەوە دەمێ ئاماژە بۆ بدەم کە حکوومەتی پێشووی عێراق بەعز بە درێژای 35 ساڵی حکومڕانی خۆی هیچ پۆینتێکی هەرێمی کوردستان نەما بوو کە کاری وێرانکاری لێ نەکات، لە کیمیاواران، لە ڕاگواستن،
لە ئەنفال و لە جینۆساید و لە هەموو ئەوانە بەڵام سنووری ڕاپەڕین دەکرێت بڵێم سنوورێکی تایبەت بوو ئیداری ڕاپەڕینەوە کات لە هەردوو قەزای ڕانی و قەزای پشدەر پێکدات قەزای پشدەر بە 276 گوندی و بە سنتەری قەزاکەش ئەو کات تەواوی بۆ ناوچە بۆ ئۆردوگا زۆرەملەکان ڕاگوێزرا بۆ ناوچەکە کرا بۆ ناوچەیەکی قەدەغەکرا و خەڵکەکەی لە ئۆردوگا زۆرەملەکانی خەبات و جدیدە و کەوەرگۆسک ئەو ناوچانە جێگیر کرابوو و تەواوی سنووری قەزای پشدەر ناوچەیەکی قەدەغە کراوە بوو لە سنووری قەزای ڕانی و لە دۆڵی خۆشناوەتی چگەلەوەی کە ناوچەکە بەرشاڵاوی کیمیاباران کەوت بوو کرا بۆ ناوچەیەکی قەدەغە کراو لە سنووری ناحی سەرکەبکان بەشێکی زۆر لە گوندەکان ناوچەی قەدەغە کراوە بوون هەموو ئەوانە وای کرد کە دەکرێت بڵێم ڕاپەڕین لێرە ئەگەر چی حوتی سێ لەلایەن بەرەی کوردستانی بڕیاری لێدراوە بەڵام لە پێنجی سێ ڕاپەڕین لێرە دەستی پێکرد بۆیە دەکرێت بڵێم هەرێمی کوردستان بەگشتی و سنووری ئیداری ڕاپەڕین بە تایبەتی قوربانێکی گەورەی دەستی سیاسەتەکانی حکوومەتی عراقی بوو ئەمڕۆ بە چالاکی جۆراوجۆر ژمارەیەکی زۆر چالاکی لە سنووری ئیداری ڕاپەڕین دەکرێنەوە یادەکە بەرز ڕادەگیرێت سەرەتا لێرە لە بەردەم مزگەوتی ناجیخان کە یەکەم فیشەکی ڕاپەڕین لێرە تەقێنرا وەک نەریتێکی ساڵانە ئەو ستونەی کە یەکەم فیشەکی یەکەم تەقی ڕاپەڕینی بەرکەوتۆ لێرە ئەڵاکی کوردستانی پێدا بەرز دەکرێتەوە و دواتر چالاکیەکان بەرەو مۆنۆمنتی ڕاپەڕین دەچن لەوێ کە سوکاری شەهیدان تاجەگوڵینە لەسەر مۆنۆمنتی شەهیدان دادەنرێت هەر لەوێ مۆزەخانەی ڕاپەڕین دەکرێتەوە کە لە ماوەی ڕابردوودا هەموو ئەو کەلوپەلانەی کە لە ڕۆژی ڕاپەڕین بەکار هاتوون و لە کە سوکاری شەهیدان و لەو کەسانی کە بەشداریان لە ڕاپەڕین کردووە هەموو ئەو کەلوپەلانەی تێدا نمایش دەکرێت دواتر چالاکیەکە بۆ زانکۆی ڕاپەڕین دێت پێنجەم کەرنەڤاڵی یاخود پێنجەم فیستیڤاڵی ساڵانەی زانکۆی ڕاپەڕین کە چەندان چالاکی هونەری و چالاکی کلتوری و چالاکی فەرهەنگی تێدا نمایش دەکرێت لە زانکۆ بەڕێوە دەچێت بێگومان چالاکیەکان بەم شێوە بەردەوام دەبێت و دام و دەستگا حکومیەکان بخوان لە سنوورەکە هەریکێکیان تایبەت بە یادی ڕاپەڕین چالاکی جۆراوجۆریان هەیە ئەمڕۆ بەڵێ هاژ بەڵێ ئاراز سوپاس بۆ تۆ جارێکی دیکە گە دەرفوت دەگەڕێمەوە لای تۆ لە گۆشەیەکی دیکە قسەمان بۆ بکەی هاژە ئەمڕۆ 33 ساڵ بەسەر ئەم ڕاپەڕینە مەزنە تێدەپەڕێت کە بڵێسەکەی لە شاری ڕانیە هەڵدا بەڵێ ئەم ڕۆژە گرنگە سەرەتا بێ لە سەرەتاوە بمانوتە پیرۆزەکەین لە خۆمان و لە هەموو کوردستانیان چونکە ڕۆژێکی هەندەمەرگە کوردی پۆشینەکەمان ئەمە خۆی پیرۆزباییە دڵخۆشیە بەڕاستی پێویستەکە کە نەوەی داهاتوو وەنەوەی دوای ئێمەش هەست بکەن و بزانن کە ئەم ئازادی ئێستا هەمانە کە لە زۆربەی جیهاندانیە ئەم سەقامگیریەی کە ئێستا هەمانە لە زۆربەی جیهاندانیە دەرەنجام و بەرهەمیە و سەردەمەیە کە زۆرێک لە خەڵک بە شۆڕشێکی زۆر بە قوربانیدانێکی گەورە توانیان بیگەێنە ئەم کاتە و بەو هیواین کە ئێستش ئێمە بتوانین پارێزگاری لەم قەوارەی خۆمان بکەین پارێزگاری لەم کوردبوون و لەم کوردایەتی خۆمان بکەین بۆیە پێویستەکە هەموو کات بە شێوەی بەرنامە بێ یاخود بابەت و راپۆرتی ئامادەکراو بێ بیگەڕینەوە بزانین چی ڕۆی داوە لە ڕابردوو و چی کراوە بۆی کە بتوانین ئەم دەستکەوتە گەورەی ئێستامان بپارێزین ئێستا ئین هاوسێکمان ئامادەیە بەیەکەوە بینەریە بین. خوا کەسەیە بەقەدەر هاوپەیمانیەتی لایەنەکانی باشووری کوردستان لەبەرەی کوردستانی وای کرد گوڕوتینێک بە خەڵک بدات و لە ماوەیەکی کورددا تواندا زۆربەی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان ئازاد بکرێن. لە 5 ئاداری ساڵی 1991 یەکەم نەخشەی ڕاپەڕین داڕێژرا و هەمان ڕۆژ خەڵک و جەماوەر بە پشتیوانی پێشمەرگەی کوردستان شاری ڕانیە و دەوروبەریان ڕزگار کرد و تەواوی دام و دەستگا و سەربازگەکانی ڕژێمی باسییان دەست بەسەرداگرت و لەوێوە هەڵمەتی جەماوەر و پێشمەرگە شار و شارۆچکە و ناوچەکانی دیکەی کوردستانی گرتەوە. ئێمە ئەبی ئیسبات بکەین بۆ هەموو جیهان کە کورد نەکەن لە شەر ئازایە بەڵک و لە ئاوادانکردن لە قانون لە زەبط و زیباتیش ئازایە.
سەرۆک مەسعود بارزانیش کە لە ساڵی 1970دا پێشبینی گۆڕانکاری گەورەی کردبوو لەگەڵ سەرکردەکانی دیکەی سیاسی بەرەی کوردستانی هاوشانی پێشمەرگە گیان لە سەردەستەکانی کوردستان بەشداری ڕزگارکردنی سەرجەم شار و شارۆچکە و ناوچەکانی کوردستانی کرد. لە داستانی شەڕی کۆڕێژدا سەرپەرشتی میحوەری شەڕەکەی کرد کە لە ئەنجامدا ڕژێم ناچار بوو داوای گفتوگۆ لەگەڵ بەرەی کوردستانی بکات. ڕاپەڕین بەرهەمی هەماهەنگی بەرەی کوردستانی و خەڵکی کوردستان بوو. وەرچەرخانێکی مێژوویی لە شۆڕشی تێکۆشانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان کە بەرهەمەکەی دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان بوو. ڕاپەڕین لە ڕانیە دەستی پێکردو لە کۆنتڕۆڵکردنەوەی کەرکووک لە ڕۆژی 21 ئاداری 1991 کە دەکاتە ڕۆژی نەورۆز کۆتایی پێهات. هەموو باشووری کوردستان لەژێر دەستی حزبی بەعەس دەرهێنرا. بەردەوامین لە پرۆگرامی ئەمڕۆی بیانی 24 لە ڕانگەی دەواازە لەگەڵتانی تایبەت بەم یادەمەزنا کە لە سەرتاوە ئاماژەمان پێدا تەمەنێکی زۆر تێپەڕیوە 33 ساڵ تێپەڕیوە، بەڵام لە ئەنجامی ئەم ڕاپەڕینە خەڵک ئێستا بە ئازادی دەژی و بە ئازادی دەجوڵێتەوە و هیچ کاتێک کوردستان هاژە هیچ کات زوڵم و ستەم و نادادی قبول نەکردووە. ئەوەی جێگای نیگەرانیە، ینی ئێستا جارێکی دیکە هەوڵێکی دیکە هەیە دژی هەرێمی کوردستان لەوەی ئەم قەوارە بخرێتە ژێر فشارێکی زۆر بەوەی بە بودجە و قوتی بڕینی خەڵکەکە بە هێرشکردنی ڕاگەیاندن بە فشاری هەندێک لایانی دیکەی ئەقلیمی هەوڵ دەدرێ، ینی ئەم کوردستانی ئێمە زیاتر لاواز بکرێت کە بەرهەمی هەزاران شەهیدە چ بە پێشمەرگە چ بە خەڵکی ئاسایش. ڕاستە لەبەرەوەیە کە ئیرادی گەلی کوردستان زۆر لەوە بەهێزترە کە هەوڵێکی لەو شێوەیە بدرێت، چونکە 33 ساڵ پێش ئێستا کە ژیان بەم شێوەی ئێستا پێشکەوتوش نەبوو، خەڵک هیچ شتێکی قبول ناکرد، واتە هیچ داگیرکاریکی قبول ناکرد. ئێستاوە هەر قبول ناکرێت لەلایەن کوردێک کە بە ئیرادە بێ، کوردێک کە بەڕاستی خاوەن کەرامەت و کوردایەتی خۆی بێ، ئەوە هەرگیز هیچ داگیرکاریە قبول ناکە و هیچ هێرشێک جا ڕاستە و خۆ بێ یاخود ناڕاستە و خۆ بێ قبولی ناکات لە بەرەوەی وەکو هەرکاروتی بە ئاسانی نەگەشتوینەتە ئەم ڕۆژە، بە ئاسانی نەهاتوینەتە ئەم کاتەکە ئێمە ئێستا قسەی تیاکەین. بە پێویستی ێزانین بەردەوام یادی ئەم ڕۆژانە بکەینەوە و بنەوەی داهاتوومانی بڵینەوە کە ئەم ڕۆژانە گرنگن لە بەرەوەی 33 ساڵ پێش ئێستا ئەمڕۆیان دروست کردووە. بۆیە بە پێویستمان زانی ئەمڕۆ قسە بکەین لەسەر ئەم بابەتە و کەسانێک بدوێنین کە خۆیان لەم ڕۆژەدا 33 ساڵ بەر لە ئێستا لەم ڕۆژەدا بەشدار بوون. چاوی ئەوان بیر و فکری ئەوان لە ناو جەرگەی دەواازەی ڕاپەڕینەوە بوو، لە ناو ڕاپەڕینەوە بوو کە لە ناو جەماوەرەوە بوو هەستان جابێ لە بیرەوەری ئەوانە چەند گەورەتر بێم یادە هەکات. ئەگەر ئێمە بەتەواتی لە شوێنەکە نەبوو بێتین و نەمان بینی بێ، بەڵام لە بیر و بۆچوونی ئەوان زۆر گەورەتر و بەهێزترە. بێگومان جا لەگەڵ دوو میێوان ئەم بەیانە قسە دەکەین بەڕێز نیازی حەمعەزیز و خەلیل عەلی کە نووسەر و بەشدار بووی ڕاپەڕینێنن. سڵاوتان لێبێ، زۆر بەخێر و بیانیتان باش. مامۆستا نیازی لە بەڕێستەوە دەست پێ بکەین، چ شتێک بیری تۆ دێتەوە 33 ساڵ بەسەر ئەم یادە تێپەڕیوە بەر لەوەی پرۆگرامەکەشمان دەست پێ بکەین باست لەوە کرد هەر ئەو کاتانە بوو، هەر ڕۆژی سێشەمە بوو کاتێک خەڵکەکە دەستی بە ڕاپەڕین کرد. یادەوەری تۆ لەم ڕۆژە سەرەتا چۆن لە ماڵەوە هاتیە دەر، چۆن بوو دەستان پێکرد؟ پێشتر هیچ ئاماژەیەکە بوو بۆ ئێوە؟ سپاس بۆ هاتنتان کەناڵی کوردستان 24 ئەرکتان کێشا. من لەو ڕۆژەدا جگە لە سەردانەواندن بۆ شەهیدانی ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی کوردستان ڕێکەوتێکی جوانە، چونکە ئەو ساڵش ڕۆژی سێشەمە بوو، بەس جیاوازیەکەەوە بوو ئەو کاتە بارانێکی زۆر بوو، بەس ئەمڕۆ ڕۆژێکی خۆشی بەهاریەکی خۆشە. بەڵێ دیارە ئەمە جەژنێکی گەورەی کوردانە بەڕاستی، یەکێکە لە جەژنە گەورەکان لە مێژووی کووردا وەکو نەورۆز، وەکو ئەو جەژنانەی کە وێنای ئازادیمان بۆ دەکەن. کورد وتەیەکی جوانی هەیە لە کۆنەوە، دەڵێ هەموو شتێک لەباری چیدا دەپچڕێ، بەڵام زۆرداری لە ئەستوریدا. ڕۆژی 5 ئازار ئەو ڕۆژە بوو کە ئەو پەندەی سەلماند، چونکە هەمومان دەزانین لە پێش 1991 خەڵکی کوردستان بە تایبەتی کوردستانی عێراق کە ئێستا پێی دەڵێن هەرێمی کوردستان
بەدەست حزبی بەعس و حکومەکانی پێشووتریش چۆن ناڵاندوویەتی چۆن جەور و ستەمی لێکراوە کاتەکە ڕەنگە بەش نەکا کە باسی جەور و ستەمی بەعس بکەین هەر ئەوەندە دەڵێن کورد لەسەر لێواری نەمان بوو لە ڕاجوێزان و چیمیاباران و گۆڕی بە کۆمەڵ و جینۆسایدی کورد بێزگە لە زیندانی و لە هەمووی ناخۆشتر نەبوونی ئازادی بوو ئەو ئازادی ئێستا لێرە ئێمە لەو کەشە جوانە قسە دەکەین و باسی کورد دەکەین باسی ئازادی دەکەین باسی سەرفرازی دەکەین ئەو کاتە لە ماڵی خۆشمان لە ژووری خۆمان لای برایەکانی خۆمان نەمان دەتوانێت ئەو قسانە بکەین لەبەرەوە کوردستان بە تایبەتی و عێراقیش بەگشتی لەو سەردەمەدا زیندانێکی گەورە بوو هەر هەمووی شوورەیەکی بە دەورات کێشرا بوو بە هەر حاڵ ئەم ڕۆژە ئەو ڕۆژە ڕۆژێکی مێژوویە هەچەند باسیکەین کەمە دیارە لەسەر کێشێکی لە ڕژێمی بەعس سەدام حوسێن کوێتی داگیر کرد نامەوێ باسی ئەو ڕووداوە بکەم ئەمە بوو بەهۆی ئەوەی کە گڵۆڵی بکەوێتە لێژی گەلە کۆمەچێکی گەورەی نێودەوڵەتی وای کرد سەدام حوسێن لی بدرێت لە ڕووی سەربازیەوە هێرشێکی گەورەی بکرێتە سەر وابوو لە حەفدەی 1991 گورزی کوشندەی لێدرا لە ڕووی سەربازیەوە و سوپایەکەی تێکشکا کە تێکشکا ئەمە بوو بەهۆی ئەوەی کە خەڵکی عێراق و بە تایبەتی شیعەکان و لە کوردستانیش خەڵکی کوردستان بە دەرفەتی بزانن تۆڵی چەند ساڵی خۆیان بکەنەوە هەرچەند وێناکردنی داواکاری شیعەی عێراق لەگەڵ هی کورد زۆری جیاوازە ئێمە خاوەنی قەزیەکی یان دۆزێکی نەتەوەی گەورەین ئەوان کێشەیان لەسەر مەسایلی مەزهەب و ئەو شتانە بوو بە هەر حاڵ لە بەسرە هەڵگەڕانەوەیەک دروست بوو بەهۆی ئەوەی کە شیعە لە باشووری عێراق ڕاپەڕن لە ماوەی هەفتەیەکدا زۆربەی زۆری پارێزگا قەزا شیعەنشینەکەی عێراق ئازادکەن ئەوە کاریگەری هەبوو بۆ سەر ئەوەی ئەو بەرنامەی کە بەری کوردستانی لە شاخ چەند مانجێک پێشتر پێش ڕاپەڕین دای نابوو بەرەی کوردستانی لەسەر حیزبێک پێکات بوو لە شاخ بوون خاوەنی هێزێکی گەورەی پێشمەرگە بوون چەند مانجێک پێشتر لە ڕێی نامە و لە ڕێی ڕاگەیاندنەکانیانەوە بە تایبەتی پارتی وێچێتی ئەو کاتە هیزگەی ڕادیۆیان هەبوو پەیوەندیان بە خەڵکەوە کرد لە ڕێی نامەوە لە ڕێی ڕاستپاردەوە بە قسە ڕاپەڕین دەکرێەوە ڕۆژێک دێ ئێمە ئازاد دەبین و تکایە لانی کەم بێلایەن بن ئەگەر لە پاڵ خەڵکیش نەبن لەبەرەوە ئامادەکاریەکی باش کرا بوو لەسەر لە تەواوی لە زاخۆوە تا خانەقین لایەنە سیاسیەکانی کورد بە پێی قوارەی ڕێخستنی خۆیان چه شانەی چەکداریان دروست کردبوو لە جەماوەر تەبعاً ئەوە بوو کە بڕیار بوو حوتی مانگ بکرێ بەڵام ڕووداوێک لە چوار قڕنا کە پێویستە باسی بکەم ئەویش ئەوە بوو کەسێک بەناوی محەممەد ئێستاش ماوە کۆڵچێشە عەرەبانەی هەیە وێنەی سەدامی لە فولکەی چوارقڕنە شێواندە بوو قوڕاوی پێدا کرد بوو بەردی پێدادا بوو بۆ چاپڵە ڕێزان نیمچە گربوونەوەیەک دروست بوو کە بوو بە مای شەڵەژانی ڕژێم لە حاجیاوە و کاتە ئۆردوگا بوو لەگەڵ قەزای ڕانیە لەبەرەوە بەرنامەکە بەڕاستی پێشکەوت کە ئەو هەواڵە گەیشتە ڕانیە بوو بە هاندانێک کە زووتر لێرە پێویستە ئەوە بڵین ئەو ڕووداوە و حەزی ئازادبوون لەلایەن تاچی خەڵکی ڕانیە ژن و پیاویە کوڕ و کچ بوو بەهۆی ئەوەی کە دوو ڕۆژ پێشکەوێ بەڕاستی لەنا بەرنامەکە حوتی مانگ بوو ئەوە بوو لە ڕۆژێکی وەک ئەم ڕۆکە سێشەممە بوو ڕاپەڕینەکە بەرپا بوو دوایی ئەگەر پێویستی کرد ئەمە چیرۆکێکی زۆر جوان هەر بۆیە کە ڕاپەڕین لە ڕانیەوە دەستی پێکرد و زووتریش دەستی پێکرد ئەگەرنا دەبوو حوتی مانگ بێت باشە شاید حاڵێکی دیکە و نووسەرێکی دیکە هەم فۆتۆگرافەر میوانی ئێمەویش بەڕێز خەلیل عەلیە کە هەمووکو نووسەر هەمووکو فۆتۆگرافەر
و بەشداربووی ڕاپەڕینیش لێرە ئامادەی تۆش ئەوەی بەبیرت بێتەوە کە یەکەم بەیانی 33 ساڵ پێش ئێستا چی بوو یەکەم وێنەت کە تۆمار کردبێت بە چاوی کامێرەکەت و ئەوەی کە لە بیری خۆشدا مابێتەوە چ کاریگەریەکی هەبوو بەڵێ سەرەتا پیرۆزبایی ساڕ ڕۆژی ڕاپەڕین لەگەلی کوردستان دەکەم لە ئازادی خوازان لە دیموکرات خوازان و ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان بوونەتە قوربانی زوڵم و ستەم لە ڕژێمەکانی یەک لە دوایەکی عێراق بەڕاستی تا مێژووی کورد نەخوێنیەوە نازانی ئەو میلەتە چەند لە عەزابدا ژیاوە چەند لە ناخۆشیدا ژیاوە ڕۆژی ڕاپەڕین من تەمەنم 18 ساڵ بوو وەکو فۆتۆگرافەر بەشداریم کردووە من چەکم هەڵگرتووە و هیچ شوێنێکیشم گرتووە تەنیا کامێرەکەی خۆم چەکی خۆم بوو کە توانیمە لەو ڕۆژەدا هەندێک لەو دیمەنانە بگرم کە خەڵکی زامە بەشداربوونێکی کاریگەرە چەکێکی کاریگەر لە دەست بە ئارشیفکردن زۆر گرنگە من ئەو ڕۆژە من هەمیشە کامیرەم هەبووە ئەو ڕۆژە کامێرەیەکی تۆماتۆی یابانی بچووک و کامێرەیەکی زینەتی ڕوسیم هەبوو خەڵک زۆر دەترسا و زۆریش بە حەماس بوو لەبەرەوەی زەبرێکی کوشندەی بەرکەوت بوو لە بەردەم ڕژێمێکی داپڵۆسێنەر هەروەکو کاکنیازیش ئاماژەی پێدا زیندانێکی گەورە بوو کوردستان جا بۆ ئەوەی خەڵک ڕزگاری بێ لەو زیندانە و ڕزگاری بێ لەو داپڵۆسینە ڕزگاری بێ لەو عەزابە تووڕەبوونێکی زۆر بە شێوە و ڕەفتاری خەڵکەکەوە هەبوو کە لە هیچ شتێک سڵی نەدەکردەوە لە مردن سڵی نەدەکردەوە لە هیچ شتێک سڵی نەدەکردەوە ئیدی ئەوە ڕۆژێکی زۆر بڵین بارگاوی بوو بە ڕق و تۆڵەسەنەوە وە لە بیریشمان نەچێت ناوچەکەی ئێمە زۆرترین زیانی بەرکەوت بوو لە ستەمی بەعز کە لە ساڵی 89 ناوچەکانی پشدەر هەمووی ڕاگوێزرا بوو خەڵکێکی بریندار بوو دڵی شکا بوو دڵی ئازار درا بوو کۆمەڵێک زیندانی سیاسی ئازاد کرابوون و کۆمەڵێک پێشمەرگەی دانیشتوو لە ناوچەکەدا هەبوو ئەوانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی خەڵک بتوانێت ڕوبەڕووی ئەستەمە بێتەوە من بە کامێرەکەی خۆم ویستم کۆمەڵێک ڕسمی ئەو شڵەژانە ئەو ڕابوونە بگرم بەڵام بەداخەوە خەڵک زۆر دەترسا لە وێنەگرتنیش ینی هەروەک یعنی ئەو کاتە تۆ دوو جار مەترسی و لەسەر بوو هەم لەلایەن ڕژێمی بەعسەوە کە هێرشیان کرابووە سەر لەلایەن خەڵکیشەوە کە ئەترسان لەبەری وێنەکانیان بڵاو بێت و دواتر بگیرن بەڵێ من هەروەک کاکنیازی گوتی زیندانێکی گەورە بوو ینی خەڵک لە هەموو شتێک دەترسا ینی حتا تۆ لە ماڵەکەی خۆدا نەدەتوانین قسە بکەی ینی وەکو دەیانگوت دیواریش بە گوێە ڕاستە بۆیە خەڵک دەترسا من حتا لە سەر مزگەوتی گەورەوی ویستم هەندێک وێنە بگرم هەر لەوێ ڕاویان نامیانی بە زەبری کوشتن لەبەرەوەی دەترسان لەوەی ئەو وێنانە بکەوێتەوە دەست ڕژێمی بەعز یان جاسووسی بەعزبی یان حتا بە ڤیدۆش هەندێک لە وێنەکان هەڵگیراون ئەویش هەمووی بە ترس و لەرزەوە گیراون جگە لە یەک کەس نەبێ کە دەمەوێت لێرە ئاماژەی پێ بدەم ئەویش خالی دووەنەوشە ئەویش لەبەرەوەی پێشمەرگەی حیزبی دیموکرات بوو کە توانی کۆمەڵێک وێنەی زۆر کاریگەر و زۆر گرنگ بڵێن بگرێت لە ناو شاری ڕانیەوە کۆمەڵک فۆتۆگرافەری کەش کە ئێمە ئاگامان لە یەک نەبووە ینی بڵین ئێمە وەکو تیمێک بوو بین و ئانە نا بۆ منە ڕۆژگاری مەلا ڕەسوڵ کاکەمینی مام ڕەسوڵ ئومێدی مام ڕەسوڵ و هاشم مەلا ڕەسوڵ ئەوانە برابوون ئومێدی مام ڕەسوڵ و لەگەڵ کاکەمینی مام ڕەسوڵ برابوون بەڵام ئەوانە بەجیا ئیشیان کردبوو فۆتۆیان گرتبوو و کۆمەڵێک فۆتۆگرافەری کەش کە حەسی پشدەری و ئەمانە هەمووی هەریەکە و لە ئاست خۆیەوە کامێرەیەکی بچووک بەڵێ عوسمان گەناویش زۆر باش ئەوە سانیازی ناوی ئەوانی شەزانە باشە چیان لێ هاتووە ئەم وێنانە ئەم ئەرشیفانە ئەمە هەمووی بە دیکۆمنت کراوە کە عمر باقی بێ لە کوڕاسەیەکی تایبەتدا لە پرۆژەی دووەمی ڕانیە کە پرۆژەی بە ئەرشیفکردنی ڕانیە لە ڕێگەی فۆتۆوە لە ڕێگەی فۆتۆ بایۆگرافیەوە ئەمە دەکرێتە پرۆژەیەکی
دەکرێتە کوڕاسەیەکی تایبەت بە یادی ڕاپەڕین و لەگەڵ هەموو فۆتۆگرافەرەکان و لەگەڵ هەموو ئەو وێنانەی کە لەم ڕۆژانەدا سرکێنراوە. مامۆستا خەلیل تەواو ینی ئەرشیف بابەتێکی زۆر گرنگی هەر ڕاپەڕین سەرمایەکی گەورەیە هەر کات و ساتێکە بەتابەت ئەوەی کە بۆ مێژوو دەمێنێتەوە دەبێتە سەلمێنەری ڕاستی ئەرشیفەکانە بەڕاستی. مامۆستا نیازی بەراوردێک بکەین 33 ساڵ بەر لە ئێستا لەگەڵ ئێستا ینی 33 ساڵ بەر لە ئێستا بەرەی کوردستانی وەکو ئاماژەت پێدا هەبوو هەماهەنگی و لێک تێگەیشتن و برایەتی لە نێوان حزبە کوردیەکانە هەبوو لەوەی کە چونکە نیاز و ئامانجیان ئەوە بوو کە بیانەوێ ڕاپەڕین بکەن و شۆڕش بکەن و دژی ئەو ستەمەی کە لیان دەکرێت. ئێستا دوای 33 ساڵ جارێکی دیکە بە شێوازێکی دیکە لە ڕێگەی دادگای فدراالیەوە فشار دژی هەرێمی کوردستان دروست دەکرێت. لەو کاتەدا یەکگرتووی کورد تەبایی کورد تا چەند دەتوانێت وەکو ئەوەی کە 33 ساڵ لەمەوبەر کردی ببێتە پاڵنەری و کارتێکی بەهێز ڕێگری لەم جۆرە فشارانە بکات دژی هەرێمی کوردستانیان دژی ئەم بڕیارانەی دژی هەرێمی کوردستان دەدرێت. بەڵێ وڵات سروشتی ڕاپەڕینی 5 ئازار و ڕۆژانی کەینەوە تو یەک چەکە سەرچیەکەی پێی سەرکەوتین کلاشینکۆف و قەناس و جۆری چەک نەبوو. چەکی سەرەکیمان یەکگرتن بوو، یەکگرتن و یەکڕیزی. لە دوای 61ەوە شۆڕشی ئەیلول و شۆڕشەکانی کە هەمووی هەتا ڕاپەڕین شتێک کە زۆر بە خراپی زەبری لێداوین ناکۆچی خۆمان بۆ وەکو کورد بڵێ یەکڕیز نەبوونمان هاوئاهەنگ نەبوونمان هەر کاتێکی بەو مێژوەدا بچەوە هەر کاتێکی لە هەر شوێنێک لە هەر قۆناغ و لە هەر کاتێک ئەگەر هێزە سیاسیەکانی کورد پارتە سیاسیەکانی کورد یەک بوو بێ ئێمە دەستکەوتی گەورەمان بەدەستێناوە. بە نمونەش ڕاپەڕین و ئەو دەستکەوتانەی کە لە دوای ڕاپەڕین لە دروستکردنی قوارەیەکی دەستوری پەرلەمانی کوردستان حکوومەتی کوردستان و زۆرتریش. ئێمە دوای 33 ساڵ ڕوبەڕووی سیاسەتێک دەبینەوە کە جیاوازیەکی وای نییە لەگەڵ ئەو عەقڵەی کە کوردی دەسەوساندەوە پێش ڕاپەڕین کە دەسەڵاتدارانی ئەمڕۆی عێراقن بە پشتیوانی هێزی دەرەکی دەوڵەتی دەرەکی کە زۆر بەداخەوە شیعە کە خۆیان بە هاوپەیمان و برای کورد دەزانی پێیان وا بوو هاوخەمن قوربانی یەک ستەمکارن قوربانی یەک زوڵمن هەتاکو ئیشیان بە کورد بوو. مەبەستم ئەوەیە کە ڕژێم ڕووخا حکوومەتی نوێ دوای هاتنی ئەمریکا و ئازادکردنی عێراق حکوومەتی عێراق دروست بوو هەتاکو ئیشیان بە ئێمە بوو تا خۆیان چەسپاند لەگەڵ کورد باش بوون. بەڵام دەبینین لە دوای 2011ەوە ئەو کەشە گۆڕا ئەگەر لە سەردەمی بەعەز ئێمە جینۆساید دەکراین چیمیاباران دەکراین زیندانی دەکراین خەڵکمان لە سێدارە دەدرا بەڵام ئێستا بە جۆرێکی کە برسی دەکرین کە زۆر خراپترە. ئەو کاتە تێکۆشەرێک لە سێدارە دەدرا یان 100 تێکۆشەر لە سێدارە دەدرا ئێستا ملیۆنەها خەڵک برسی دەکرێت. وایان لە خەڵکی ئێمە کردووە مەبەستم لە خەڵک لە جەماوەری کوردستانە وایان لە خەڵک کردووە ڕقی لەو ئەزمونەی خۆی ببێتەوە. تەبعەنەوە ناهوشیاریە چونکە هەموو کەس دەزانێ خۆ ڕاپەڕین نەکرا بوو خۆ حکوومەتی هەرێم و پەرلەمانمان نەبوو کە ئەنفال کراین لە 1970 182,000 ئەنفال 8,000 بارزانی 9,000 کوردی فەیلی زۆرە ئەگەر باسیکەین. ئایا ئێمە ئەوەمان کردبوو یان بە جۆرێک لە جۆرەکان نمونەیەک دێنمەوە ڕیفراندۆم زۆر کەس لە بەدەستی ئەنقەز بێ بەدەسیسە بێ یان لە نەزانین و ناهوشیاریەوە بێ دەڵێ ڕیفراندۆم نەهامەتی بۆ هێناین. باشە خۆ ڕیفراندۆم نەکرا بوو کە دووبارەی دەکەمەوە ئەنفال کراین. ڕیفراندۆم نەکرا بوو کە کورد بەس داوای مافی خۆی دەکرد داوای ژیانێکی دەکرد کە بە کەرامەتەوە ئامادەش بووین لە یەک دەوڵەتدا بەیەکەوە. باشە مامۆستا بۆچی تا ئێستاشی لەسەر بێت هەر کاتێک کە هێرشێکی دەرەکی ڕوەکاتە عێراق وەکو بینیمان لە ماوەی ڕابردووە داعش لە عێراق بوو بەڵام کێ عێراقی پاراست هەر پێشمەرگە بوو بۆ دواتریش هەر پشت بە کووردە بەستنەوە بۆ هەر پشت بە کوردستانە بەستنەوە بەڵام ئەمە بۆچی تا ئێستا نەبووتە ئینتیمایەکی مەبدەئی لە لای تاکی کورد بە تایبەت گەنجەکانمان.
بۆچی لە کاتێکا 33 ساڵ لەمەوە پێش وەکو مامۆستا خەلیل وتی 18 ساڵ بووە لە گەرمەی گەنجێتیا بووە تۆ بە هەمان شێوە بە شێوەیەک ڕاتان کردو خۆتان کردوتە ناو ئەو شۆڕشەوە کە وەکوی هەرە و ڕۆژە بەتەما بن کە نەژمێنن بەڵام بۆچی تاکی کورد ئێستا بە شێوازێک ترە ئینتیمایەکی نیشتیمانی نەماوە ڕاستیەکەی ئێمە یەک واقع هەیە لە ڕووی کۆمەڵناسیەوە لە ڕووی سیاسیەوە ئێمە تا ئێستاش پێویستیمان بەوەیە ئەوەی باست کرد ئینتیما نەتەوەیی بوون ئێمە ڕاستە هاونیشتیمانین من پێم وانێ کوردێکی ڕەسەن هەبێ ڕقی لە خاکەکەی خۆی بێ نیشتیمانەکەی خۆی خۆش نەوێ ئەو ئازادیەی نەوێ بەڵام کێشەکە ئەوەیە کە من بۆ ئینتیما وشەی خۆبەندیم بەکارهێناوە هەمیشە خۆبەندیمان کەمە پابەندیمان بە خاکەکەمانەوە کەمە تا ئێستاش هوشیاری سیاسی هوشیاری نیشتیمانیمان لاوازە ئەمە مێژوو کردە ینی بەدەست کەس نییە بەڵام کە باسی هێندێ هۆی کە بکەین ئەو شێوازی بەڕێوە بردنەی هەرێمی کوردستان و ئەو ناکۆچی دووبەرەچی هەیە بەڕاستی وای لە تاچی کورد کردووە کە ناڵێم بێس بکاتەوە بەڵام پەشیمان بێتەوە لەوەی کە هەر ڕاپەڕینیشی کردووە هەموو ئەو ناکۆچەیە کە هەیە جارێکی دیکە ینی خەمساردی دڵتەنجی لە نێوان خەڵکی کوردستان بەڕاستی دروست کردووە ینی ئەو کاتانەی کە تەبایی لە نێوان حزبە کوردستانیەکان هەیە خەڵک لە خۆیەوە ئەگەر لە ڕووی خزمەتکردنیشەوە کەمتر بێ خزمەت کرابێ بەڵام لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر باش ئامادەترە بۆ ژیانکردن بەڕاستی دەبێت ئەمە بکەمە پرسیارێک بۆ مامۆستا خەلیل ئەو کاتێک کە بە کامێراکە دوێنەی ئەم ڕووداوانە دەگرت لە ڕووی سایکۆلۆژی و خەڵکەکە چۆن ئامادە بوو خەڵکەکە بە بڕوا و بەهێز و بە متمانەی تەواوە ڕژابوونە سەر شەقامەکان ئەوەی کە تۆ دەتبینی ڕاستە ڕابردوو تاچی کوردی تاکێکی دڵشکاو بوو تاکێکی بریندار بوو تاکێکی داڕماو بوو بەڵام لە هەمان کاتیشدا لە ورە و ئیرادە بێبەری نەبووە بۆیە کاتێک کە ڕاپەڕین دێ هەمیشە سینگی دەکاتە قەڵغان و ڕوبەڕووی دوژمن دەبێتەوە هەمیشە من قەت ئەو ڕۆژەم لە بیر ناچێ ژنێک بوو شەڕواڵێکی کوردی لەبەر بوو بە کلکە بێڵەکەەوە ڕوبەڕووی سەرای ڕانیە دەبووە ئەدی خۆ لەوێ فیشەک دەباری بەس دەگەڕێم وڵات مامۆستا خەلیل هاوکارانم پێم دەڵێن کە ئەو شوێنە یەکەم تەقەی ڕاپەڕینی لە ڕانێ تێداکرا ئێستا ئەو دیمەنەکە لەسەر شاشی کوردستان 24 هەیە و خەریکن ئاڵای کوردستانی لێ بەرز دەکەنەوە هاژە جامە جێگەی شانازیە و لەم ڕۆژەدا پێویستەکە هەر تاکێکی کورد سەری ڕێز و نەوازشدانێ بۆ هەر کەسێک بۆ شەهیدان بۆ بەشداربوانی ڕاپەڕینیش لەو سەردەمەدا کە ئەو شۆڕشە گەورە ئەو ڕاپەڕینە گەوریان خوڵقاند و گەیشتینە و بەرهەمەی کە ئێستا ئێمە تێدا دانیشتین و ئازادیەکی گەورەیە بۆ هیوام کە هەر یەکێکمان قەدریم ئازادیە بزانین چونکە لە هیچ پارچەیەکی دیکەی کوردستان وەک هەرێمی کوردستان ئازادیەکی لەم شێوەیە نییە بۆیە باتکایە دەست بەم قوارەی خۆمانەوە بگرین بزین کە ئەم ئازادیە چەندە بە قیمەتە چەندە بەڕێزە زۆر باش مامۆستا خەلیل درێژە بە قسەکان باستمان لە سایکۆلۆژیای ئەو کاتی ئەو خەڵکە دەکرد کە ڕاپەڕینیان کرد بەڵە کۆمەڵێک ژن ینی بە جلی پیاوانەوە ینی قەت لە بیرم ناچێتەوە ژنێکم بینی بە کلکە بێڵەوە ینی بە کلکە بێڵ و بە داس و بە داس و بە تەور و بە ینی بە زۆر جۆرێک کەرەسێک زۆر سادە ڕوبەڕووی سەرای ڕانیە بوونەوە ینی بە هوتاف کێشان و کە دوایش دەرچوو ئەوانە هەمویان خەڵکی مزەحین خەڵکێکن کە جەوروستەمی بەعس ئازاری داون کە ئەمەش بوو بە ڕوقینێک کە سڵ لە مردن نەکاتەوە ئەوانە هەمووی خوشکی شەهید بوون هەمویان خوش بڵێن کچی باب زیندانی بوون هەمووی جەوروستەمی بەعسیان چێشتە بوو یان کاتێک کە ڕزگاری وەستا ئەوڵا بە یەک هەڵمەت ڕوو دەکاتە منەظەمەی ڕانیە هەموو گەنجەکان بە دوای خۆی دەخاتە ناو منەظەمەی ڕانیانی بۆیە کاتێک کە گەنجەکانی ڕانیەت دەبینی ینی شتێکی زۆر سیر و ینی کاتێک ئێمەکە لە فلیمە ئەکشنەکاندا دەیبینین کە هەندێک بابەتی سیناریۆ و دروستکراو دەبینین لەو ڕۆژەدا سیناریۆیەکی زۆر واقعی سیناریۆیەکی زۆر ڕاستەقینە
لە دڵ و دەرونی گەنجەکاندا بوون بۆیە هەردەبینی زۆربەی زۆری ئەوانەی کە لە ڕۆژی لە ڕۆژانی ڕاپەڕین شەهید بوون هەمویان گەنجی خوێنگەرمی 18 ساڵ و 20 ساڵن هەمویان سینگیان کردووە بە گوڵالکەی بەهار لەو سەردەمەدا بۆیە ئەوانە وای لە ئینسان دەکرد کە سڵ لە مردن نەکاتەوە هەر بۆیەش کاتێک کە دەبینین باسی ئەوەت کرد کە گەنجی ئێستا و گەنجی ڕابردوو لە جیاوازی نێوان گەنجی ئێستا و گەنجی ڕابردوودا گەنجێک کە بارگاوی بە شۆڕژێڕی و بارگاوی بە کوردایەتی و بارگاوی بۆ خۆشەویستی نیشتیمان و بارگاوی بۆ هەستی نیشتیمان پەروەری بۆ خاک و ئاوەکەی هەروە کاکنازیش گوتی هیچ تاکێک نییە تۆ دژی خاک و وڵاتەکەی خۆی بێ کە ئێستا دەبینین هەمان ئەو گەنجێ بەڵام گەنجێکی دڵشکاوە گەنجێکە دڕدۆنگە لە سیاسیەکانی کورد بەوەی کە تەبانین یەکگرتوونین یەکگرتووی کورد سەردەخا وەکو چۆن سەری خست و لە چەندین قۆناغی سیاسی و قۆناغی مێژوویدا ڕابوونێکی گەورەی تەکانێکی گەورەی بە مێژووی کورداوە هەر کاتێکیش کورد ناتەبا بوو بێ سەرکردە سیاسیەکان دڕدۆنگ بوو بن لەسەر مێزی گفتوگۆ دانە نیشتە بن ئەوە حاڵمان پەرێشان بۆ گەنجەکان دڵشکاوانە نیشتیمانیان بەجێهێشتووە دڵشکاوانە گازندە و گلەی خۆیان ڕوبەڕووی سیاسیەکان کردووە باشە مامۆستا خەلیل ئەم پرسیارم بۆ هەردووکتانە بۆ مامۆستا نیازیش بەو ئەزمونەی ئێوە بەو هەموو شۆڕشەی کە بینی وتانە ئەزمونێکی دوور و درێژتان هەیە ئێستا کوردایەتی لای ئێوە بەڕاستی بە قیمەت و بە زۆرە ئێستا ئەبینین لەسەر ئاستی نێودەوڵەتی سەرکردەی سیاسی سەرۆکی حکومت خۆی سەردانی دەرەوەکات لەسەر ئاستی نێودەوڵەتی دۆزی کوردی بردوۆتە دەرەوە لەکوێ ئەو کات گویان لە دەنگی کوردستان بوو بەڵام ئێستا گویان لە هەموو دەنگێکی کوردستانیانە ئەی ئەمە گرنگ نییە ئەمە پێویست نییە کە تاکی کورد کە گەنجی کورد هەست بەمەش بکات ڕاستە لە لایەنێکی دیکەوە هەندێک لایانی سیاسی و حیزبی سیاسی ناکۆکن بەڵام ئەی خۆی مابینین سەرۆکی حکومت خۆی هەوڵەدات ئەمە گرنگ نییە بۆ من بوو پرسیارەکە فەرقتانی ئەگەر مامۆستا تۆ سەرەتا پێمان بڵێ دواتریش ڕای مامۆستا خەلیل وەرەگرە ئەوە ڕوونکردنەوەکی جوانە ئێمە ئەگەر بەراوردی بکەین سەنجی کورد لە دەرەوە بەهێزترە وەک لە ناو خۆمان ناوکۆچی خۆمان تەگەرە دروستکردن بۆ یەکتر ئەو دووبەرەکی هەیە کە بەداخەوە هیواداری نەمێنێ ئەگەرنا سەردانی سەرۆکی حکوومەت بۆ ئەمریکا سەردانی سەرۆکی هەرێم ئەو سەردانانەی کە شوێنی کوردی تێدا بۆتەوە بەڕاستی جێگەی شانازین ئێمە کەی پێش ڕاپەڕین ئەوەمان بە خۆمانەوە دیوە یەکێک لە سەرکردەکان لە بیرمە گوتی ئەگەر دەچوین بۆ ئەمریکا لە پرزگە دایان دەناین بۆی یەک سکرتێری بەرپرسێکی گەورە ببینین بەڵام ئێستا دەبینین ئەو سەردانانە و ئەو گرنگی پێدانا بە تایبەتی ئەوەی ئەو دوایەک جەنابی کاک مەسرور بۆ ئەمریکا بەڕاستی بەلای خەڵکی زاناوە بەلای خەڵکی ئاگادار و شیار لە سیاست گرنگی خۆی هەیە باشە مامۆستا یەکشت ئەو کات کە ڕاپەڕین کرا هاژەیانی بەشداری هەموو خەڵک بوو گەورە و بچووک ڕۆشنبیران و پێشمەرگان ڕۆشنبیران بێگومان ڕۆڵیان لە وەشارکردنەوەی خەڵک هەموو کاتێک هەبووە بەڵام ئێستا دۆخێک دروست بووە هەندێک جار هەندێک کەس کە ئەو تایتڵی ڕۆشنبیریەشیان هەیە بەڕاستی لەگەڵ ڕێزم بەڵام بوونەتە بەشێک لە لێکترازان هۆکارێکن لە لێکترازان دەمەوێت ئەمە بکەمە پرسیار کاریگەری کەسانی ڕۆشنبیر نووسەران هەم لەسەر یەکگرتن هەم لەسەر یەکترازان چۆن ئەوان دەتوان چ ڕۆڵێک ببینن لەوەی لەو کاتێک کە کوردستان بە دۆخێکی خراپ یان سەخت تێپەڕ دەبێ دەتوانن چ شتێک یەکلا بکەنەوە ئەوە جێگەی داخە توێژی ڕۆشنبیران توێژی هونەرمەندان کەسانی شارەزا ئەکادیمیەکان حەقی خۆیەتی کە ڕەخنە بگرن ڕەخنە لە حکوومەت بگرن ڕەخنە لە پەرلەمان بگرن ڕەخنە لە شێوازی خراپی بەڕێوە بردن شتێکی زۆر ئاساییە ئێمە بۆ کە دەڵێن ئازادین بەوەوە جوانین کە بتوانین ڕەخنەش بگرین بەڵام سڕینەوەی هەموو شتێک بە باشزانینی بەغدا لە بەرامبەر هەولێردا خۆی لە خۆیدا ئەمە دەچێتە خانەی شوشتنی مێشک دەچێتە خانەی غەسلی دەماغەوە یەک نمونە دەجێڕمەوە ینی کوردستان پێویستی بەڕاپەڕینێکی فکری هەیە بە بڕایەوە مامۆستا دەڵێ شۆڕشێکی ڕۆشنبیریمان پێویستە من یەکشت دەجێڕمەوە
ئەوەی من خوێندومەتەوە یەکێک ناوەکەم لەبیر چوو یەکێک لە جەنەڕاڵە گەورەکانی ئەڵمانیا لە جەنجی دووەم لە هیتلەر لەگەڵ هیتلەر خلافی دەبێت پەنا دەباتە بەر بەریتانیا کە دوژمنی ئەڵمانیا بووە شەڕ بوو شەڕێکی گەرم بوو هەمومان دەزانین لە ساڵی 39 تا 45 شەڕی جیهانی بوو کە دەچێت لەوێ ڕێزی لێدەگرن کەسێکی ناسراوە توانای نووسینیشی هەبووە کەسێک بووە بێژگە لە پلە سەربازیەکەی نووسەریش بووە بەداخەوە ئێستا ناوەکەم لەبیر چوو لەوێ مخابەراتی ئینگلیزی پێی دەڵێن هەموو شتێکت بۆ دەکەین بە خێر بێ وڵاتی خۆتە بەڵام شوێنی ڕۆکێت و موشەکەکان و سەربازگەنەهێنیەکان و جبەخانەکانی ئەڵمانیامان پێ بڵێ شوێنی سەربازگەنەهێنیەکان ژێرزەمینەکان تووڕە دەبێت دەڵێ من لە هیتلەر یاخی بووم لە ئەڵمانیا یاخی نەبووم ئەڵمانیا وڵاتی منە زۆر جوانە هیتلەر دەڕوا بەس نیشتیمانەکەی من دەمێنێت تەبان کە زانیان وایە دوایی لەوێش نەما چونکە بەڕاستی بەدڵی ئەوان نەبوو ئەمە هوشیارێکی گەلێک گەورەیە ئەمە پندێکی گەلێک گەورەیە من ئەو ڕژێمە ئەو حکوومەتە ئەو هەرچی هەیە بەدڵم نییە بۆ بڵێم با کوردستان وێران بێ وەڵڵاهی کۆمنتم خوێندۆتەوە لە کەسی زۆر ڕۆشنبیر و ناسرا و نووسێتی یاخوا ئەو کوردستانە وێران بێ ئەو هەرێمە بەسەرێکدا بڕمێ ئەخر ئەوە جا ئەمە ئەم کاڵبوونەوەی ئینتیمایە ئەمە بە بەرنامە لەلایەن دوژمنانی کوردستان کاری لەسەر کراوە و ئامانجەکەی خۆشیان تا ڕادەیەک پێکاوە بەشێک لە ڕاگەیانە کوردیەکانیش هاژە ینی ڕۆڵی زۆر خراپیان جێراوە بەداخەوە لەوەی نەیانتوانیوە کوردستان بوونی خۆیان بپارێزن و نەیانتوانیوە کار لەسەر هەندێک بابەت بکەن بابەتی هەستی نەتەوایەتی بەتایبەت لای گەنجانمانە ئەو گەنجانەی کە ڕاپەڕینیان نەبینیە ئەو گەنجانی کە سەختی ژێردەستی بەعس و ئەو زوڵم و ستەمەیان نەبینیە ئەو گەنجانەی ئەو گرانی و قات و قوڕیان نەبینێ ئێستا ئەوان بە هەموو شێوازێک ینی هەستی نەتەوایەتیان نەماوە وڕەتی دەکەنەوە ئەگەر بچووکترین شت لەگەر میزاجی ئەوان نەگونجێ ئەوان زەرب لەسەر ناوی کورد و کوردستان دەدەن ئەمە زۆر زۆر خەتەریە بەڵام ئەمە بە بیر و هۆشێکی بچووکە هەکار ئەوەی ئەرکی ئێمە وەکو کوردستان 24ەوەیە کە ئەو بەرپرسیارەتیە گەورەیەمان گرتوۆتە دەست کە ئەرکی ئێمە نیشتیمانیانە کار بکەین هەروەکو ئەمە ئیتر سونبولی ناسنامەی کوردستان 24 کە بۆیە ئەم ڕۆژ هاتووینەتە خزمەت ڕانیە تا وە کەسانی وەکو ئێوە بدوێنین لەبەرەوەی ئێوە کەسانێکن کە هێشتا نیشتیمان لەسەر دەستان لەسەر بیرتان لەسەر هۆشتان ڕاگیراوە مامۆستا خەلیل جگە لەوەی کە ئەو کات هەموو جەماوەت بەیەکەوە ڕاپەڕی بەڵام ژنانیش ڕۆڵیان هەبوو جاو کات تۆ باسیەوەت کرد ژنێکە بینی بە بێڵ و خاکە نازەوە هەوڵێدا ڕۆڵی ژنان چی بوو لە ڕاپەڕینە ئەوان چۆن یارمەتی شۆڕژگێڕانیانەدا چۆن یارمەتی پێشمەرگیانەدا ڕۆڵی ژن چی بوو لەو کاتە ژن هەر لە کۆمەڵگەی کوردیدا بەهاو پێگەیەکی زۆر گەورەی هەیە یعنی حتا لە سەرەتاکانی شارستانیەتیش لە میزۆپۆتامیا ژن پێگەیەکی زۆر گەورە و ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە ئەوە دوژمنانن کە ویستویانە لە کەسایەتی و لە هەیبەتی ژن بدەن وەک ئێستا دەیبینین ژنی کورد ژنێکی جەسوور و ڕووسور و ئازا و جەربەزە و ڕاگری کۆڵەگەی خێزان بووە و هەر ئەویش خێزانی ئاراستە کردووە بەوەی کە ویستویەتی بۆیە کە ڕاپەڕینیش دەبێ حتا لە شۆڕشەکانی ڕابردووشدا هەر لە شۆڕشی شێخ مەحموود و شۆڕشی ئەیلول و دواتریش دێتە شۆڕشی نوێ و دواتر شۆڕشی بڵێن ڕاپەڕینیش ژن داینەمۆی ئەو ڕاپەڕینانە بووە و لە ڕاپەڕینی نەوەتویەکی ژن داینەمۆی ڕاپەڕین بوو چونکە گوڵەخان کاتێک کە شەهید دەبێ یەکێک بووە لە سمبولەکانی ڕانیە یەکێک بووە گوڵە باخ یەکێک بووە یەکێکە لە سمبولەکانی ڕانیە و ئەو ژنانە دایکی منداڵەکانیان بوون و دایکی ئەو زیندانیانە بوون و دایکی ئەو شەهیدانە بوون کە ڕۆژێک لە ڕۆژان لە پێناو کوردستاندا خەباتیان کردووە بۆیە ژن بە ئەرکی خۆی هەستاوە بەهاندانی گەنجەکان ژن بە ئەرکی خۆی هەستاوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ستەمە و ژن داینەمۆی ئەو ڕاپەڕی نەبووە واردیتیشمان کە سڵی لە مردن نەکردوێتەوە ڕاست
زۆر باش ڕاست مامۆستا نیازی فەرموو قسێک تێی لەسەر بە زیادەیەک دەخەمە سەر قسەکانی بەڵێ. کاخەلیل پێمان خۆشە. جوانە ئاماژەی باش پێدا و بەبیری هێناینەوە پرسیارەکەی جەنابیش لە جێ خۆیدایە با ئێمە ئافرەتان ژنان کچانمان فەرامۆژ نەکەین بڕواتان بێ مەگەر فلیمێکە بێ و بیبینن دەنا بڕوا ناکەن کە بەقەت پیاوەکان ئافرەتانی خەڵکی ڕانیا هاتە سەرجادە هاتە سەر شەقام کۆبوونەوەی گەورە لە بەردەمی مزگەوتی گەورە بوو چونکە ئێمە لیژنەیەکی ڕاگەیاندنمان پێکێنا بەنگەوازی یەکەمیش چەند کەسێک من خۆم لەگەڵ بووم کە کرمان دوایی ئیزگەکماندانە لە گازینۆ سازگار ڕۆڵی ئافرەتان بەگشتی ئەوە نەبوو عەبا و پەچە و شتیوە هەر بەجلی ئەتیادی بە مەکسیەوە یعنی هەمووشی لە دروشمدان و لە هاندانی گەنجەکان ڕەنگە یەکێک لە هۆیەکانی سەرکەوتنەوە بوو بێ ئافرەتەکانمان بوون بە هاندەری کوڕەکان پیاوەکانیش جاوەجی شانازیە کە ئیزگەماندانا بەشی نووسینماندانا لە گازینۆ عەبدوڵای مەلا ڕەسوڵ سڵاوم بۆی هەیە لێرەوە ڕادیۆیەکی دروست کرد بوو وەکو ئارەزوومەند سێمین ڕۆژی دوای ڕاپەڕین یعنی وابزانم پێنجشەمە بوو هێنای دامانە دەستەی نووسینماندانا کاتەکە ئەوە نیە دەناباسی ئەو کاراکتەرانم هەمووی دەکرد چونکە من ئەوەم بە دۆکومنت کردووە یەکەم کەس بووم کە نعرەتەی بیتوێن نامیلکەیەکە ناوی شەهیدەکان ئەو کات ئێزگەی رادیۆتان دانابوو لە ڕانیا ئێزگەی رادیۆتان دانابوو لە ڕانیا بەڵێ سەرەتا ڕۆژی یەکەم کە 5,000 بەنگەوازمان لە مزگەوتی گەورە کرد دوایی دوو ڕۆژ دوای ئەوە ڕۆژی پێنجشەمە بوو ببورن یعنی 3 ڕۆژ دوای ئەوە مەلا و ئەوانەی کە پیاوی ئاینی و چەند پیرەمێردێکی ڕانیایی یادیان بەخێرن دەچێن نەماوە ناتن گوتیان بەیانی ئێمە جومعە دەکەین نوێژی جومعە دەکەین جەماعەت دەکەین ئەوە دەکەین ئێوە خەڵکەکە داهاتە ناو مزگەوتی یعنی زۆر فراوان بوو چالاکیەکان گوتمان باشە گازینۆەکەی خۆم بوو کە خەلیل دەزانێت ئەوێمان کردە بنکەی ڕاگەیاندن بۆ ڕۆژی دواتر عەبدوڵا ئەو ئیزگەی هێنا ئەکە ئەو ئیزگەی هێنا یعنی دەنجی ئیزگەکەی ئێمە لە حاجیاواش دەبیسرا لە کۆیەش هەتا سونێش دەڕۆی دەنگەکە مامۆستا ئەوەی زۆر جوانە لە قسەکەی بەڕێزت بەدیم کرد ڕێگە دەدەم ببوورە هاژت سیرکە مزگەوت گازینۆ دوکان خەڵکی سەرشەقام ژن پیا و منداڵ هەمویان هەموو بەیەکەوە هەموو یەک ئامانجیان هەبووە سروشتی کووردە ئەمە مامۆستا ئەمە سروشتی ڕاستی کورد نییە بەڵێ ئەمە ڕاستەقینەی کوردبوون نییە نا من مەبەسم ئەو تەوەرە بوو بەڵێ طبعا ڕۆژی یەکەم لە ئیستیخبارات گوڵەباخ شەهید بوو کە ئافرەتێکی سەر بە کوردانی ڕۆژهەڵات بووە سازمانی خەباتی ئیسلامی ئەو کاتە ئێستا ناوەکەیان گۆڕێەوە ئیسلامیەکەی پێوە نیە سازمانی خەبات یەکێکە لەو حیزبانەی کە لە ڕۆژهەڵات خەبات دەکەن و لەو کاتەدا بارەگای سەرکردایەتیان لێرە بوو بەڵێ جلی کوڕانی لەبەر کرد جلی پیاوان و چەکەکەی برای بۆ باوکی بۆ هێنای یەکەمین ئافرەت بوو لە ڕاپەڕین شەهید بوو گوڵەباخ کە ناوی ئەسڵی ئەمن دوای چەند ساڵێک بەدواداچوون ئەو ماڵە لێرە نەماون ئەو خێزان و خانەوەدە لە سویدن بۆم دەرکەوت و وێنەکەشم دەستکەوت کە ناوی مریەمی قادریە بەڵام بە گوڵەباخ ناوەکەڵا بووە یان کە ئیزگەکەمان دانا گوتمان با یەک دوو بێژەری ئافرەتمان لەگەڵ بێ من خۆم چوون بۆ لای خەرمان هیلاری کە یەکێکە لە هونەرمەندە جوانەکانی کورشانۆکار و دراما دەکا دەیناسن هەمووتان لێرەوە سڵاومان هەیە بۆ خات و یەکسەر خۆی گۆڕی هات ئەو چەند ڕۆژەی هەتاکو چواردەیمان کە ئیزگەکەمان داخست لەبەر چەند هۆیەک هات بوو بە بێژەر کەژار عەریف عەلی کە خوشکەزای خۆمە داوام لێ کرد ینی ئەمە ڕۆڵ ئەوە ڕۆڵێکە کە شان بەشانی پیاوەکان بەڕاستی ڕۆڵی ئافرەتان زۆر سپاس بۆ ئێوە مامۆستا نیازی مامۆستا خەلیل بم بەیانیە لەگەڵمان بوون بەڵام بیرکردنەوەی ئێوە و ئەم جێرانەوە بم زارە شیرینە هێندەی دیکە وێنەکەی جوان کرد لە بەرچاوی ئێمە توخوابات بمبورە لێرە یەکەوە دوو کەس کە زۆر دەوریان هەبوو بەڕاستی باگلەیم لێ نەکرێت چونکە بەڕاستی دەورەکەیان جێگەی دیار بوو ینی یەک لەوانە هەمینە شۆڕ ئەفریقا پێم وە بێ کۆچی دوایی کردووە کە بەڕاستی دەورێکی زۆر قارەمانانەی هەبوو لە هەندانی خەڵک دایکی کاک عەبدوڵا ڕەش خانمی ژنی خانمی دایکی کاک عەبدوڵا ڕەش
کە ماڵیان لە گەڕەکی قەڵات بوو ئەوانە هەردانە نیشتن هەر نەسرەوتن یعنی هەو چەند ڕۆژێ ڕاپەڕین بوو بەڕاستی دەوری زۆر سپاس بۆ ئێوە مامۆستا خەلیل مامۆستا نیازی هاژە ئێمە گەیشتینە کۆتای پرۆگرامی ئەمڕۆ بیانی 24 بەڵام وەکو ڕێزێک بۆ ئەو شەهیدانەی لەم ڕۆژە بوونە قوربانی لە هەڵسانەوە کۆتای بە پرۆگرامەکەمان بێنین زۆر باشە ئێمە خۆشحاڵ بووین کە لە زاری ئێوە جارێکی دیکە توانیمان ئەم ڕۆژە بەرز و پیرۆز ڕابگرین سوپاس بۆ ئێوە ئێمە سەری ڕێز و نەوازش هەر بۆ ئێوەکو بەشدار بووی ڕاپەڕین و بۆ هەموو شەهیدانی کوردستان و شەهیدانی ڕاپەڕینی کوردستان دانەوێنین بەو هیواین کە ئەو سەردەمەی کە ئەمڕۆی دروست کرد ئێمە پارێزگاری لێ بکەین و بتوانین ئەو خوێنی شەهیدانەی کە لەو کاتەدا ڕژێنراوە و ئەو قوربانی دانی کە لەو کاتەدا دراوە ئێمە پارێزگاری لێ بکەین بەمانەوەمان بە نیشتیمان پەروەریمان بە بیر و هۆشمان و بە فراوانکردنی ڕۆشنبیریمان تا هیچ دەستێکی و یاخود هیچ فشارێک کارمان تێنەکات هەر کەسە و لە پێگەی خۆی لە شوێنی خۆی لە کاری خۆی دەتوانێت دەستی هەبێ لە باڵاکردنی نیشتیمان لە چاندنی تۆی هەستی نەتەوایەتی بە تایبەتی دایکان و باوکان و مامۆستایان لەگەڵ ئەو منداڵانەی کە ئێستا تەمەنی 6 ساڵ و 7 ساڵ و ئەمانن چونکە ئەمانە سەرکردە و گەنج و پێگەیشتووی داهاتون بە هیوام کوردستان هەر ئاوەدان بێ و کەشی شارەکانی کوردستان هەمیشە بە جوانی بمێنێتەوە ئێوەش ڕۆژێکی خۆشتان هەبێت سپاس کە بینەر و بیستەرمان بوو.